بە بەرچاوی کامێرەکانی کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە پۆلیسی تورکی لە مانگی ڕابردوودا ئەندامانی گوایە دەستەیەکی سیخوڕی ئێرانی پیشاندا ئەوانەی دەستگیر کران بەهۆی ڕفاندنی جودابیرێکی ئێرانی حەبیب چاب لە مانگی 11 ساڵی ڕابردوودا لە ئێستادا ناوبراو ڕوبەڕووی سزای مەرگ لە ئێران دەبێتەوە. حەبیب چاب ڕابەرێکی جوداخوازی بە ڕەچەڵەک عەرەبە و تەفرەدرا هەتا بە فڕۆکە لە وڵاتی سویدەوە بچێت بۆ تورکیا بۆ ئەوەی چاوی بە ژنێک بکەوێت ئەوەی دەسەڵاتداران دەڵێن کاری بۆ دەستگای هەواڵگیری ئێرانی دەکرد. دەسەڵاتدارانی تورکی چەند ژمارەیەک وێنەیان بڵاو کردەوە و تێیدا ژنەکە و کەسی نێوەندگیری ئێرانی دەگەنە تورکیا. هەروەها وێنەی حەبیب چاب پیشان دەدرێت بەر لە ڕفاندنی لەگەڵ ئەوانی بەکارهێنرا بوو بۆ بە قاچاغبردنی بۆ سنووری ئێران. هەندێک شیکاران دەڵێن ڕاگەیاندنی دەستگیرکردنەکان بە ناردنی پەیامێک تێی دەڕوانرێت. ئەوە نەک هەر تەنها پەیامێکە بۆ ئێران بەڵکو پەیامێکیشە بۆ کۆمەڵگەی ئاسایشی ڕۆژاوایی. هەتا بڵێ تورکیا هێشتا بەشێکە لە وڵاتانی هاوپەیمانی ناتۆ و هەروەها تورکیا هێشتا ڕۆڵی سەرەکی و زۆر گرنگی هەیە سەبارەت بە سیاسەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکات سەبارەت بە ڕەوشی پەیوەست بە ئێرانیش. هاوپەیمانانی ڕۆژاوایی ڕخنەیان لە تورکیا گرتووە بەهۆی یارمەتیدانی ڕژیمی ئێرانەوە. هاڵک بانکی دەوڵەتی تورکیا ڕوبەڕووی تۆمەت لە نیویۆرک دەبێتەوە بەهۆی پێشێرکردنی گەمارۆکانی ئەمریکایی سەپێنراو بەسەر ئێراندا. هاوکات لە شەڕی سووریا و تورکیا و ئێران پێکەوە لەگەڵ رووسیا هاریکاری یەکتری دەکەن. بەڵام بەهۆی پشتیوانیکردنی لە ئەزەربایجان لە شەڕەکەی لەگەڵ ئەرمینیا لەسەر هەرێمی داخراوی ناگۆرنۆ کەرەباغی ناکۆچی لەسەر وا دەڕوانرێتە تورکیا کە ئەژموونی خۆی لە ناوچەی قەوقاز فراوان دەکات ئەو هەنگاوەی کێبڕکێی نێوان ئێران و تورکیا خۆش دەکات. ئێرانیەکان هەمیشە لە هەژموونی تورکیا لە قەوقاز و ناوەڕاستی ئاسیادا ترساون. ئێران هەوڵ دەدات هەژموونی خۆی لە جیهانی تورکیاشدا زیاد بکات، بەڵام شکستی هێنا و هەروەها شکستیش دەهێنێت. هەر بۆ هەیە ئێران هەست دەکات کەوتۆتە نێوان عەرەب و تورکەوە. دیمەنی سەرۆکی تورکی ڕەجەب تەیب ئەردۆغان کاتێک شێعری نەتەوەیی لە ئاهەنگێکدا دەخوێنێتەوە بە بۆنەی سەرکەوتنی ئەزەربایجان لە شەڕەکەیدا دژ بە ئەرمینیا کاردانەوەی تووڕەی ئێرانی لێکەوتەوە. ڕابەری باڵای ئێرانی عەلی خامنەئی ئەویش تورکیا بە هەبوونی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل تۆمەتبار کرد. ئەمەش بەهۆی ئەوەی کە دەگوترێت ئەنکەرا هەوڵی باشکردنی پەیوەندی خراپەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل دەدات. بە گوتەی شیکاران لەگەڵ ئەوەشدا مێژووی لە مێژینی کێبڕکێی هەرێمی نێوان تورکیا و ئێران بۆ تەمای ئەوەی هەردوو وڵات ڕێگەیەک بدۆزنەوە بۆ سەر و سەوداکردنیان لەگەڵ کێبڕکێکانی نێوانیان. داینامیکەکان هاریکاری زیاتر لە خۆ دەگرن لەوەی تەنها ململانێ بێت. هەروەها تەنانەت هەتا ڕادەیەک ململانەکە ڕۆڵی دەبێت لە قوڵکردنەوەی هاریکاری نێوانیان لەبەرەوەی هەردوو لایەن هەوڵی بواری نوێ دەدەن لە پێناو ڕزگارکردنی ئەو هاریکاریەدا. بەهۆی ئەوەی پێشبینی دەکرێت تورکیا هەژموونی ڕوو لە زیادبووی ئێستای خۆی لە ئەزەربایجاندا و هەروەها لە هەرێمی قەوقاز فراوانتر بنیاد دەنێ، هەر بۆیە پێدەچێت ناکۆچی نێوان ئێران و تورکیا بەردەوامی هەبێت.